لە پاش ناوبڕەکەەوە جارێکتر سلااوان لێبێت ئێمە بەرداوامین لە بەرنمەکەمان لەسەرەوەی کە ئایا ئەگەر تۆ مانجێک مەعاشی دوا کەوت یاخود ئەگەر مانجێک موچەی تۆ نەیرا ئەو کاتە تۆ چی ئەەکەیت لەگەڵمان نابن. مانگی معاش ندرا یان ندرێ وەکو ئێستا من نەدێکو ئێستا وەکو ئێستا بێ حکوومەتی تەقەشفی بەکاربێنین لە ماڵی خۆشمانە وەزارەتێ پێک بێنین ئەنجومەنی وەزیران بڕیار بە چی بکڕین یاچی نەگڕین ئەنجومەنی وەزیرانی ماڵی خۆمان لەبەرەوە بێمەش وەکو حکوومەت دانیشین بودجە و بودجەکاری بزانین بەشمانەگا بەشمان ناک هیچ ناکەم و دامی خۆمەکەم و چێژی ئایتر سای حکوومەتی کوردستانەوە ئایتر نەعەل نەدێت چی بێت چانی دامی خۆمان بکەین و باش ئەو داوامەکەی بەڵام مەسەن ئەی بەچی ئەژیش بەچی خوارد نەکڕین دام دێ ئاوتی نێن دائیمە داوام ناکەین و ئەتانی داوام ناکەین قەرزکردن نەخێر قەرز نەکرد نەخێر ئەگەر نەدرێتەمانە قەرز ناکەین نەخێر ئەی بەچی ئەژیت ئیتر حکم خەڵک وەڵی خۆ ناخۆشە عادی ئەمڕۆ خەڵکەکە هەمووی چاڕوانی موچەیە ئەگەر موچەش نەبێ و ئیژ نییە و کاسبی نیێوانە بەڵام ناقیش نییە موچەش نەبێت چون سێ بەشی میلەتی کورد بەڕاستی بووە بە موچەخۆر ینی حکوومەتی ئەرێم سیاسەتی وا هەڵی کردو ئەو میلەتی هەمووی کردەوە بە موچەخۆر کە بۆە خەڵک بەلای ئاژەڵاریەوە بڕۆشتا بەلای زەراعەتەوە بڕۆشتا زۆر ناخۆشە بەڕاستیکار ینی کەواتە مەکتەب وشتیوان خوێنین وەڵی خوێنن علاقی نییە بۆ خۆ ئەوروپیەکان هەمووی خوێنن دکتۆرایشیان نێەوە بەکالۆر بەڵام شەر نیە تاین بێ هەر کەسێک خوێنی تاین بێ ناکرێت ئەتوانێت ئیشی هەیە و پاداشتی ئەرکەکەشی هەیە بەڵێ وایە چینی فەرمانبەر بە ئەشیدی بژێوی ژیانی لە ئاستی پێویستان نیە حکوومەتی شتا سەبیری لەوە نەکردوێتەوە بژێوی ژیانی فەرمانبەر بە پێ و خزمەتە بێکایی کات بەڕاستی حکوومەت وەکو حکوومەتانی وڵاتانی تر ئێمە زۆر بەداخین بۆ ئەوە چکە ئێمە بیرێکی زیاتر فراوانترمان هەیە لە فەرمانبەرێتی چکە لە وڵاتانە زۆر بەمان وڵاتانەمان بینیەوە یاخود کە سوکارمان لەوەیە ئەگەر کەسێک فەرمانبەری دەوڵەت بێ زۆری جیاوازە لەوەی کەسێکە کار بۆ خۆیەکە یان کار بۆ خەڵکی کترەکە ئەوانە قەت ژیانیان وەکو خەڵکی فەرمانبەری هەمیشەیی حکوومەت نییە لە وڵاتان فەرمانبەری حکوومەت ڕێزێکی زۆر تایبەتی هەیە خەڵکی هەموو هەوڵ و تەقلایەکی بۆ ئەوەیە کە بێ بە فەرمانبەری حکوومەت بەڵام لێرە بە پێچەوانەوەی خەڵک لە فەرمانبەری حکوومەتەوە ئەچێتە شوێنی تر سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت دایمەن بودجەی فەرمانبەران لە حکوومەتەکەی کە لە ماڵەوە هەمانە دایمەن کورتێنانی تایە وەکو چۆن ئێستا کورتێنان هەیە لە بودجەی حکوومەتی هەرێما بەداخەوە بۆتە هۆی ئەو کێشە گەورەی کە موچەی فەرمانبەران ئەو چینە بڵێن خوارە ئێمە ئێستا بەداخەوە طبقات دروست بووە لە کوردستان طبقاتێکی زۆر های طبقاتێک لە خوارەوەی طبقەی ناوەڕاست خەریکە نەمێنێ بۆیە ئەم کورتێنانەی ئەم جاری بودجە و ئەم موچە نەدانە کە وازانم بە تایبەتی ئەم شارە خۆشەویستەمان زیاتر پێوەی ژیرۆدەیە هیواداری حکوومەت بە هەر شێوەیەک بۆ چارەسەری کە ئەمڕۆ 21 مانگ بووە ئێمە خۆمانۆک و فەرمانبەر من لە دەستگای من کارەکەم هەموو مانگێک مانگانی پێشوو ئێمە لە حەفەی مانگە موچەما وەرگرتووە ئیمڕۆ 21 بۆ ڕۆشتوین هەر باس شیمەکە ئەگەر مانێک تۆ مەعاش نیرێتێ چیەکەی بەنسبەت خۆمەوە ڕەنگە زۆر زاڕوود نەبم پێی لەبەروی هەم مەسئولیەتی ماڵم لەسەر شان نییە هەر خۆمم بەڵام ڕەنگە گەر خێزاندار بی تووشی کێشت کە هەم لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی خێزانیەوە تووشی چەندین کێشت کە ئەڵێ منەر خۆم وانە باشە ئەگەر نەدرێتێم ناچارم لە باوکم داواکەم ئەنی تۆ شەکەیتە قەرزەوە بەڵێ تۆ ئەگەر ئەمانە مەعاش نیرێتێ قەرزەکەی لە باوکت بەدڵنیاییەوە کردیشم دووشتە کەچی تۆ وڵا زۆر نیم پێی ینی تاسی ناکات ئەخر ئەگەر زۆر محتاج بی ناچاری بیکە ینی مەرجێتەوە مکاتێ بیکەی بەڵام بەنسبەت منەوە مەرجە مکات بیکەم بەڵام ئەگەر چیەوە مەسەرەن ئەوە تەوان ئەگەر من ناڵم عین تەنها زڕفی خۆمان ناخینەوە زڕفی و کەسانە بخینەوە مەسەر کرێ چییە خێزاندار ینی هەمیشەوانە لەبەر چاوگری تۆ کچێکیەوە هەنێ کاتتر ینی مانگ کۆتایی دێ خەریکە پێت نامێنێ ئێوەی 400,000دا بەکرێ خانوچێکە والله پێ نازای لە چۆ دەست پێ بکە بۆ ئەم حکوومەتە بەڕاستی ینی هیچ شتێکمان پلانیتیانی ئێستا بڕۆ بۆ بواری سیاسیمان پلانیتایە بۆ بواری ئابووری پلانیتایە بۆ باری کشت و کاڵ برای پلانیتایە یعنی نەپیشە سازیمانێ هیچ شتێکمان نییە بەڕاستی نییە من وەختی خۆی ساڵانی هەشتاکان پیرێژنێک دراوسێمە ملای باجی خاوەر بوو ئەی کورد و کورتیان وتووە بالفعل
ئەمانە کارێکیان کرد بالضبط ئەو قسە ئەو مەسەلە کوردیە ئەسیلە یعنی ئەمان جێبەجێیان کرد یعنی ئێمە لە هیچمان لە هیچ ناچێت پێناسێکمان نییە بۆ هیچ شتێک وەرە حکوومەتی هەرێم و سیاسەتی ئابووری و سیاسەتی دیبلۆماسیەکەی بزانین لە هیچ شەمکێکی زانستی سیاسیات جێگەیە بێتەوە من وەکو خۆم یعنی نییە ئەمی کە لە کوردستان ئاگوزەرێ من پێناسێکی بۆ نادۆزمە لە ڕووی زانستیەوە یعنی نییە لە دەرەوەی جوگرافیای سیاسیە لە دەرەوەی زانستە لە دەرەوەی فەلسەفەیە بەڕاستی من وەکو خۆم ینی پێ دەڵم حکوومەتی هەرێم لە هیچ شتێکا پلانینی نەنگ لە ئابووریە وەرە یەخطابین نە لە مەسلەی تشکیلی حکوومەتەوە 4 دانە مانگە ئەو میلەت داماوەیان کەوتوتە بەردەست 4 دانە مانگ لە پێناوی بەرژەوەندی ئابووری خۆیانە حکوومەتیان فەشل بێناوە یعنی نیە دڵسۆزینە جای ئێمە پێش هەموو شتێ پێش پلان پێش زانست پێویستمان بە دڵسۆزی هەیە بەڕاستی یەکێتی پارتی لەمایە 22 ساڵە سلمانیان یەک زەڕە دڵسۆزینەتەوە نیشتیمانەکەیان نین والله ئەوە پرسیارە تەبان زۆر شت ڕاگەشێ ئەو خەڵکی کە لە هەموو وڵاتان ڕۆکەن وڵاتانی ئەوروپا تەنانەت دەگەر کاریش نەکەن حکوومەتەکە ئەیان ژیانێ نەک هاوڵاتی خۆیان هاوڵاتی وڵاتانی تریش بۆ نمونە هاوڵاتی کورد هەیە لەوێ ناتوانێت کارکە حکوومەتی ژیانێ لەسەر ئەو سۆسیالە لەسەر ئەو زەڕیبەی کە هاوڵاتی وڵاتەکەی بۆ ناوی نەرویجی دێنە هاوڵاتی نەرویجی زەڕیبەیەک ئەیا بە حکوومەت هاوڵاتی وڵاتانی تر و ئاوارە و ڕفیوجی پێژێنێ لە وڵاتی خۆمان زەڕیبە ژۆرەگیرێ ئیتر باسی نەکەین باسی نەکەین ئەو شتانەی کە داهاتی ئەم وڵاتەیە بەس هاوڵاتی وڵاتەکەمان لی سوودمەند نییە بەداخەوە ئەکرێ حکوومەتی هەرێمی کوردستان دوای 23 ساڵ بڵێ من ناتوانمانە مەعاش بم ئەکرێیان نەک ناکرێ زۆر عیبیشە یعنی نییە بودجەی کوردستان لە ساحەفە بەحساب نایەت سەر ڕێو داهاتە داخلی خۆشمان یعنی نییە ئەوەنگەی لە قوتی خۆمانیان نەگرنەوە ئێن بە ئێران و بە تورکیا یعنی هیچ پرۆژەیەکیان نییە بۆ میلەتی کورد هیچ بەرنامەیەکیان پێ نییە بۆ میلەتی کورد منکو خۆم تا سەر مۆخ لە یەکێتی پارتی ناڕازیم بەڕاستی باشە تۆ بڵی مەسەن احتیاتی ئەویان نەبێ پاری ئەویان نەبێ کە ئەگەر بودجە بڕا بتوان ئەمان معاشی خەڵک بن و موچی خەڵک بن یان ئەوە تا ئەو پارە احتیاتانە ڕۆشتۆتە ناو ژێرزەمینەکانیانە و یان خود لەم وڵاتیان نەماوە بەجددی چۆن نیانە ئێستا بڕۆ لە زۆربەی ئەو وڵاتانەی کە ئەمان دۆستایەتی و علااقاتی حیزبی ئەوانیان هەیە بڕۆ زەلام هەبوو هەر برادری خۆم بووە لە ناوی شتیا بووە لە ئیتالیا دانیشتۆ فاخرترین و تۆ دیگا کازای ئەم ئوتلەیشێ نازم لە جنەوە بووە لە ڕۆما بۆ لە کوێ بوو توتی فاخرترین وتێلی ئیتالیا و توتی خۆمانە پارەکانی کوردستان هەمیان ئەبەنە ئیسپانیا و ئیتالیا ئەملا ئەولا یعنی نییە سرمایە گوزاری پێکەن یەکێک پارایەنە تۆ لە ئەوروپاوە بۆ کوردستان ئەیگرن و بە حاسەبەیەکەن یعنی لە هەموو دنیاە نیە خزمەتی خۆیەکەن لە وڵاتی ئێمە ملت و نیشتیمانیان کردو بە قوربانی بێگانە بەڕاستی ئەگەر پارە هەبێت لەم وڵاتەیە پارە هەبێت لە ناو ژێرزەمینەکانە ئەوە دەری بێنن بۆ ئەوەی کە موچەخۆران و پێشمەرگەکان و کەمەندامان و هاوڵاتیانی ئەم نیشتیمانە نەکەونە دای ئەوەی کە بکەونە قەرزەوە یاخود مناڵەکانیان چاوەڕی ئەوە بکەن کە ئێوارە باوکیان دایکیان چیان بۆ بێنێتەوە ماڵەوە ئەمە بە شێویشی سادە ئەم قسەیەمان کرد هەموو کەسێک ڕاستە ئەرچێکی لەسەرە کە خزمەت بە نیشتیمانەکەی بگەێنێت بەڵام لە ڕێگەی ئەرکەکەشیەوە چاوەڕانی ئەوە ئەکا کە پاداش وەرگێت پاداشتی هاوڵاتیانی ئەم وڵاتەش ئەوەیە کەیانەوێت کارەکەن لە پێناو خزمەتکردنی وڵاتەکان و لە پێناو ئەوەی کە قوتی ژیانی ماڵ و مناڵیان دابین بکرێت تا ئێساش بانقەکان بێپارێ و پارەیتیانە تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرم کاتێکی شاد یەکترێ بینە خواتان لەگەڵ